ئێمە بە ناوی قوتابیان و خوێندکارانی کۆلێژی یاسا چەند داواکاریەک ئاراستەی لایەنی پەیوەندیدار وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکەین کە بریتین لەمانەی خوارەوە. یەکەم، ڕێژەی دەرچوون لە نمرەی 160 نەبێت بکرێت بە نمرەی 150 وەکو هەموو کۆلێژەکانی تر. گۆڕینی بڕوانامەکانمان لە بەکالۆریۆسەوە بۆ دیبلۆمی باڵا بە مافی خۆمانی دەزانین لە بەرامبەر زیادکردنی ساڵێکی خوێندن لە دوای 2 ساڵ لە خزمەتی پارێزەرایەتی لە پرەی پارێزەری ڕاهێنرا و بکرێت بەکارە. چوارەم، هەموو ئەو ئیمتیازاتانی پێویستە بدرێت بە کۆلێژەکانی تر کە وەکو سیستەمی 5 ساڵی پەیڕەو دەکەن، وەک کۆلێژی پزیشکی دان و دەرمانسازی. نەمانی تاقیکردنەوەی وزاری لەسەر جەم قۆناغەکانی بەکالۆرۆسی یاسادا. هیچ وانەیەک خوێندکار و قوتابی ناچار نەکرێت بە زمانی عەرەبی بخوێنرێت، چونکە زمانی کوردی زمانی ڕەسمیە بە گوێرەی دەستور. گەڕانەوەی خولی هاوینە و تەطبیقات بۆ خوێندکاران و قوتابیانی کۆلێژی یاسا لە دادگاکان. ئێمە وەکو لێژنە ماوەی 10 ڕۆژ دەخەینە بەردەم وەزیری خوێندنی باڵا و لایەنە پەیوەندیدارەکان بۆ جێبەجێکردنی داواکاریەکانمان.